ئێوەتان باش بینەرانی عزیزی پێشەنگ تیڤ خۆشحاڵم بۆ چوارشەمەیەکی تر من بنار مستەفا دێم وڵاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. عزیزان بەرنامەکانی ئەمڕۆمان بەرواری 5 نیسانی 2023 لە کۆمەڵک تەوەرپێک هاتووە. سەرەتا سەبارەت بە بڕیاری دادگای پاریس و هەناردەکردنی نەوت لە هەرێمی کوردستانە و ڕێکەوتنی نێوان بەغدا و هەرێم تەوەری یەکەممان دەبێت. پاشان لە پێشوازیەکی ئایارەوە هەر لەمڕۆوە هەموو بەرنامەکانی مانگی نیسان تا دەگەینەیەکی ئایار ڕۆژانە لە پێشوازیەکی ئایاردا بەرنامەمان دەبێت. سەبارەت بە ئەندامبوونی فینلەند لە ناتۆ و کاریگەریەکانی تەوەرێکی تری بەرنامەکەمان دەبێت و هەروەها ڕیپۆرتاجێکی کورتیشمان سەبارەت بە شوراکان و یادکردنەوەی شوراکان بۆ ئامادەکردوون. وەک هەموو جارە ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن و بە کۆمنت تێبینی و پرسیارەکانتان بنووسن و من ئاراستەی میوانانی بەرنامەکانی دەکەم. لاگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵێ بینەرانی عزیز لە یەکەم تەوەری ئەمڕۆماندا هەروەک ئاماژەمان پێدا سەبارەت بە بڕیاری دادگای پاریس و ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا دەبێت. بۆ ئەم تەوەرەش سەرنووسری بڵاوکراوەی ئۆکتۆبەر موحسین کەریمان لە گەڵدایە. موحسین کەریم ئێوارەت باش و سوپاس بۆم دەرفەتەی پێداین. ئێوارەی ئێوە بینەرانیشتان باش، زۆر سپاس. ئەگەر لەو دەست پێ بکەم کە هەفتەی ڕابردوو لە پاریسەوە بڕیاردرا سەبارەت بە هەناردەکردنی نەوتی هەرێم وە تورکیا و عێراق ئەمەیان پەسەند کرد و هەر دوێنێ حکوومەتی هەرێم و بەغداد بە ڕێکەوتن گەیشتن. لە زاری ئێوە کورتەیەک لەم ڕووداوانە ببیستین کە چی ڕوویدا؟ بەڵێ تەوان وەکو خۆشتان باستان کرد، دادگای فەرەنسا بڕیاری لەسەر بنەمای شکاتێک کە دەوڵەتی عێراق لە مەسەلەی ناردنی نەوتی هەرێم لایەن هەرێمەوە کردبووی. تەوان شکاتەکە لە تورکیاوە چکە بڵین نەوتی هەرێم لە ڕێگەی تورکیاوە چۆ دەرەوە بە پاڵپشی تورکیا ڕەوانەی بازاڕەکانی جیهان کراوە. ئەو بوو کە بڕیارەکەی دادگا لە قازانجی عێراق بوو و لەسەر بنەمای ئەم بڕیارەی کە فرۆشتنی نەوت لەلایەن حکوومەتی هەرێمەوە بە پێی دەستوری عێراقی بە پێی یاسای عێراقی نایاساییە. و تەمان حکوومەت خۆشتانگەدان کە دەوڵەتی تورکیا ڕایگەیان کە مەڕێز لە بڕیارەکە چکە دیارە بەرحە بڕیارەکە بنەمای یاسایی هەیە و دەوڵەتی تورکیاش ناتوانێت ڕەچاویەوەنەکە. بەو شێوەیە تەمان سەرنجام ئەو بوو کە دەوڵەتی تورکیا وتمان ڕازی بوو بە بڕیارەکە، ئەترازێکی نەبوو، نارزەکی نەبووە. حکوومەتی هەرێمیش تەمان هیچ دەسەڵاتێکی بەسەر و بینایان نییە، بۆیە بە ناچار بڕیارەکە قبوڵ کرد و پرۆسەی جێبەجێکردنی بڕیارەکەی باڵین دادگای فەرەنسا چۆبواری جێبەجێکردنەوە کە خۆشتان ئاگادارن بە کۆبنەوەی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغا تەواو بوو و چوونە ناو پرۆسی جێبەجێکردنی ئەو بڕیارەوە کە چۆن جێبەجێبکرد. هەڵبەت من یەکش لێرا بڵێم ئەوی ژەوەیە کە تەبەن بڕیاری فرۆشتنی نەوت لەلایەن حکوومەتی هەرێمەوە بە پێوەی کە نەوت کاڵایەکی استراتیژیە و وەکو مەسەن جیاوازی هەیە لەگەڵ هەر کاڵایەکی تر کە تۆ بتوانی مەسەن دەستی بەسرا بگری مەخەزنێکێت و بیفرۆشی. پێچەوانی ئەوە مەسەن نەوت کاڵایەکی استراتیژیە کە دەرهێنان و فرۆشتنی لەسەر بنەمای با بڵین ئەوە ئەکرێت کە تۆ حەقی دەسەڵاتدارەتی و حاکمیەتی هەبێ بەسەر ئەو شوێنە. مەبەستمێک کە بە جۆرێک فرۆشی نەوت مربوطە بە دەسەڵاتی دەوڵەتەوە. کوردستانی عێراق دەوڵەت نییە، کە دەوڵەت وایە حتمەن ئەو کاتێک دەوڵەتێک کە حەقی حاکمیەتی بەسەر کوردستانە هەبوو بەسەر کێڵگەرەوتەکان شابەی توانی کە نەوت فرۆشیەوە ئەو کاتە بڕیاری دادگای یعنی قەزەیەک نەبوو بە ناوی بڕیاری دادگای فەرەنساوە، بەڵام دادگای پاریسەوە. بەڵام وەکوتمان لە بەرەوەی کە حکوومەتی هەرێم ئەم مافەی نەبوو لە ڕووی دەستوری و لە ڕووی قانونیەوە ئەمەی نەبوو، چکە ئەو مافی حاکمیەتی بەسەر کوردستانە نەبوو وەکو دەوڵەت. ڕاستە مەسەن لە چوارچێوەی فیدالیزمی عێراق، فیدالیزمی قەومیە لە چوارچێوەی عێراقا ئەو سنووری سەلاحیەتەکانی سەلاحیەتە ئیداری و سیاسیەکانی و یاسایەکانی دیاریکرا، بەڵام وەکوتم بەو پێی کە نەوت کەڵاکی استراتیژیەوە پێویستە حەقی حاکمیەت حەقیانی وەکو دەوڵەت ئەم مافەت هەبێت کە بتوانێت بیفرۆشی و بۆیە حکوومەتی هەرێم نەیتوانێت و کارە بکە. و وەکو تەمان باسەکرێت کە لە ساڵی 2014ەوە تا باڵین بڕیارەکەی دادگای پاریس ئەم نەوتە بە شوێکی کە فرۆشاوە کە ڕاستیەکەی لەلایەن تورکیا ئاساسەن فرۆشاوە. خۆشتان ئاگادارن کەمە تەمان
لە بەرژۆنی کۆمپانیەکانی نەوت بۆ لە بەرژۆی تورکیا بۆەوە خۆشتان ئاگادان کە لە نێو واقع ئەو فرۆشتنی نەولان حکومەت هێرێمەوە ئەسڵ قازانجێکی بۆ خەڵک نەبووەوە وەکو باز دەکرێت چەندین ملیار دلار خەڵک لە سەرباری کە بە حساب نەوتی خۆی فرۆشتووە خەڵق ینی باڵێن حکومەت هێرەم قەرزار بوو کەواتە بەمعنایەک ئەتوان بڵێکەوەی کە قازانجی و لە فرۆشی نەودەوەی کە لەناو قەوسێکە باڵێن حکومەت هێرم یا بەتایبەتی پارتی پێڵی ئابووری سەربەخۆ و لە چوارچووی باڵێن ئابووری سەربەخۆیە نەوتی کوردستانیان فرۆشتووە ئەمە بەڕاستی ینی قازانجێکی ئەوتێ بۆ خەڵکی کوردستان نەبووە هەتا تەنانەت قازانجی نەبوو بۆ بە پێتا بۆ خودی ئیداری کوردستانی تۆ دقت بە مەسەڵەن حکومەت هێرەم دەرگیری 1001 مشکلە بۆ لەوەی کە موچەی فەرمانبەری پێنەداولایان بە مەسەڵەن چەندین ملیار دلار موچەی فەرمانبەران قەرزارە نەیتوانێت لەباری اقتصادیەوە مەسەڵەن کوردستان هەنگاوی بەرەو پێشبێ نەیتوانێت خەدەمات و ڕێگاوبان چاکار حەسن نەیتوانێت کارێک بکە کە ینی سەرباری کە نەوتیشی فرۆشت وەڵام نەیتوانێت سوودێکی ئۆتۆ لەو نەوتە فرۆشێەوە گوتم سەرنجام تەسویرێکی ناو خەڵکی کوردستان دروست کە گەر ئەم نەوتە لەلایەن حکومەتیان بۆ فرۆشێک کە قازانی بۆ خەڵکەوە باشسەکە و نەیفرۆشەوە بە جۆرە گردیقەت بی بەشێک لە خەڵک کوردستان تا خۆشحاڵە بۆی کەم نەوتە ینی سەلاحەتی فرۆشینەوە لە حکومەتی هێرێمی کوردستان سەرناوەت و گەڕاوەت بۆ دەستی عێراق بەڵام ئەوە بڵێم کە من بە کورتیەوە بڵێم کە بەنسبەت ئێمەوە بەنسبەت ئێمە کۆمەسیەکان و بەڕاستی باسەکە لەوەنێ کە حکومەت هێرام حەقی فرۆشتنی هەیە ینی باشترە بیفرۆشە نەیفرۆشێ بگرێتەوە بە عێراق باشە یا خراپە باسەکەوەی کە ینی لە ڕووی بەپێی پێوان نێودەوڵەتیەکان حکومەت هێرەم ئەم مافەی نەبووە و ئەمە ژوای کردووە کە مەسەڵەن بتوانێت کە ناچار بنەوت بە پارێکی کەمتر بفرۆشەوە مەسەن ئەو مەشاکلانی کە لە ئاکامی فرۆشتنەوە ڕوبەڕووی کوردستان بۆتەوە بێتە پێشەوە سەرنجام ناچار بوو کە با بڵێن حکومەت هێرام مل بۆ بە کە ڕێز لە بڕیارەکەی دادگای پاریس بێەوە ناچار بکەنەوەتەکە لە ڕێگای عێراق فرۆشن بەڵام لە 10 ساڵی ڕابردووە و لەوەتی مالکی ئەم شکاتەی کردووە زۆر سەرانی دەسەڵاتداران لە کوردستان ئەیانوت کە نەوت ڕادستی حکوومەتی مرکزی ناکەن ئەوان متمانیان بە سۆمۆنیە و هەتاوەکو دوایی بەڵام ڕێکەوتنیان کرد و ئەمەشیان بە جۆرێک لە دەستکەوت نیشاندا ئەمەیان گزارش لە چیەکە ئەتان چۆرەوەی کە مەسەڵەن بە تایبەتی پارتی ئەگەر دیقەت بەنیەتی دەمێکەیە مەسەڵەن مەیلی بەلایەوەکەم نەوتە تەسیم عێراق کرێەوە بە جۆرە مەیلی ڕێکوتی لەگەڵ عێراق ناوێکیتیا زۆر زیاترە بە تایبەتی دوای حداسەکانی 16 ئۆکتۆبر بەڕای من زۆر وازە حەکایەتی ئێوە دۆزی خۆی لەگەڵ عێراقێک دای کاتەوە مەش مەفهومەتی قابلی ئەو ئینسان ینی قابلی تێکشن چونکە معلومە کە یەکێتی لە چوارچێوەی فەلەکی با بڵێن ئێران و لە چوارچێوەی تەقسیماتی ناوچەیە لە چوارچێوەی ئێرانە و حتمەن ئەوەی کە با بڵێن زۆرتر لە فرۆشتی نەوت قازانجی کردو یا بڵێن بەرژەوەنی لەوێ بۆ پارتی دیموکراتی کە لە فەلەکی تورکیا سوڕاتەوە و توشمان زۆرترین قازانج کە کردوێتی تورکیا و کۆمپانیەکان نەوت کردویانە و تەمان حکومەتی با بڵێن پارتی دیموکراتی کوردستان ئەم مەسەلەی فرۆشتی نەوتەی بە شێوەی سەربەخۆ وەکو مادەیەکی پرۆپاگاندەی بەدەستەوە گرت و گوایە کە ئەوان اقتصادی سەربەخۆ ئەمە وردەوردە هەنگاوێکە بەرەوەی کە بتوان دەوڵەتی کوردستان دروستکەن خۆتان ئەزان کە من وتم یعنی مەسەن ئەگەر تۆ حەقی حاکمیەتی هەبێ مەسەن ئەتوانین نەوت فرۆشی ئەوان ئینەکان وا بوو کە ئێمە لە ڕێگەمی کە مەسەن ئەمەکەین بە ئەمری واقع نەوت فرۆشتنی اقتصادی سەربەخۆ زەمینەکانی دروستنی دەوڵەت دروست دەکەین بەڵام ئەم پرۆژەیە شکستی خوا 16 ئۆکتۆبر بە بڕای من شکستی پرۆژەی یا با بڵین بە جۆرێک هەتا ئەو تەمایلە بوو کە ناو ناوچەیەکی کورد هەبوو بەرەو نەوێک لە ئیستیقلال ئەوەی چەند ئەم حەقەتە یا حەقەت نییە چەند واقعی بۆ چەند ئەمەوان نەبوو ئەم باسی کێ بەڵام بەرحاڵ ڕۆتێکە بە میدیعایی هەبوو ینی چەند ئەمە جدی بۆ لەسەر ئەمە یانە بەڵام ڕۆتێک بە میدیعایەوە کە ئەمان خەریکن ئابووری سەربەخۆ لە کوردستانە گەشە پێن و خەریکن زەمینەکانی اقتصادی دەوڵەتی سەربەخۆ دروست دەکەن بەڵام کاتێک کە ئەم پرۆسەیە شکست دێنێ مەسەلەی 16 ئۆکتۆبر خۆتان ئاگادار دوای ڕیفراندۆم کاتێکە ئەم حرەکەتە شکست دێنێ و مەسەن دەوڵەتی مرکزی زۆربەی ناوچەکانی وەکەپەر ناوچە ناوکانەگرێتەوە تا فشار بەسەر حکومەتی هەرێم دروست دەکات کە بە جۆرێکی خاژێ فشارەوە ناچار بێ ڕوو لە بەغا بکەوە ئەو هێزولانانشی کە تا پێش لە 16 ئۆکتۆبر بە جۆرێک پیان وابوو مەسەلەن یعنی یابرین پارتی بەتایبەتی بە دەرەجە یەکەم پێ وابوو کە پشتیوانی ئەون لە ئەنگری ئەون مەسەن وە مێکیان بوو کە ڕەنگە ئەمریکا قبولی کا ڕەنگە ئەوروپا قبولی کا بە جۆرە ڕەنگە تورکیا مەسەن بێدەنگ بێ یان بەرحەڵ لەم بابەتانە بەڵام دەرکوو کە دوایی هیچی لە بەرژەوەندی ئەو نەبوو ینی نە ئەمریکا مەسەن بەرژەوەندی لەوە بیا ئەیویست نە ئەوروپا نە هیچێکی لە دەوڵەتەکان کە کوردستان جیابێتەوە ئەو بوو مەسەن ینی پرۆسەی چوونەوە بەناو دەسەڵاتی مرکزی حکومەتی مرکزی وەکو پرۆسەیەکی سیاسی سەرنجام کە کێشەی یا بڵێن مەسیری چارنووسی سیاسی کوردستان لای کاتەوە ئەمە بوو بە ئینێکی ئەمریکی واقعەوە پرۆسەیەک بوو کە سەرەتاکانی دەست پێ ڕەوتی
باڵێن ڕوتی دەستپێکردنی ڕوتی ئەم پرۆسەیە ڕوتی چوونە پێشی ڕوتی بەسەرنجامگاشی بەڕای من لە پرۆسێکی چەند ساڵیە وردەوردە هەنگاوەکان چۆتە پێشەوە بۆیە من پێم وایە ئەگەر ئیدعاکانی پارتی بە تایبەتی بە پلەی سەرەکی بۆی کە نەوت ڕادەست ناکەین زۆرتر مەڕبوو بە دەورانی پێش 16 ئۆکتۆبر و دواتریش بە جۆرێک دوای 16 ئۆکتۆبر بۆ ماوەیە کە بەشێکی بۆ بند بوو کە پارتی هێشتا پێی وابوو کە ئەتوانێت مەسلەی فرۆشینەوە لە ڕێگەی تورکیا بڕاتە پێشەوە بە جۆرێک ئەمە کە خوانەوە اقتصادێکی سربەخۆ بەدەستی بگرەوە باڵێن ئەمە وەکو کەرەسەیەکی باڵین مناوەرە وەک کەرەسێکی دانوساندن لە دەستی پارتیا بێنێتەوە بۆ باڵێن ڕێکەوت لەگەڵ حکومەتی بەغاو سەپانی شروتەکانی خۆی بەڵام وردەورد ئەمەی لە دەست دەرچووە بەڕای من ئێسەوەی کە پارتی شانازیەکە کە توانیوانە لە ڕێکەوتنی حکوومەتی هەرێم و لەگەڵ بەغا لەسەر مەسلەی پرۆسی نەوت باڵی مەسلەی نەوت بە سەرنجام گەیشتنەوە جۆرێک نوێنەری پێڵەن حکوومەتی هەرێم لە ناو لیژنەی سۆمایە دیاریکراوە کەویش تاوان زۆرتر هەستەکەی کە ئینەکە بەدەستی پارتیۆ بێ ئەمە بەسەرکەوت نەزانێت چکە لە دەحێخاتەوە دیقەت بە ینی لە شکستی پرۆسی فرۆشتنی نەوتی سەربەخۆیە و گەڕانەوەی بۆ عێراق ینی هەتا لەمە پارتی جارێکی کە توانی کە بە مناوەرەیەک هەر خۆی بێ بەخاونی ئەمە ژیانی ئەگەر فرۆشتینەوت بە شێوی سەربەخۆ پارتی قازانجی لەکو ئێستا بەدیقەت بی لە مەسلەی فرۆشتینەوە لە ژێر سای سۆمە و حکومەتی عێراق جاری کە مەسەن نمایندەی ئەوەی کەڵێن حکومەتی هەرێم پارتیە و داهاتی نەوت ئەو داهاتی کە چێتە حساباقەیەک لە ژێر چاودێری حکومەتی عێراق جاری کە لە چوارچۆی موازنە لە چوارچۆی بودجەیە بڵێن ئەوەی کە پێڵێن بودجەی هەرێمی کوردستان جاری کە سەراحەتەکەی دەست سەرۆحی حکومەتی هەرێم کە پارتیە بە بڕوای من بۆیە لەم بارەوە مەسەن پارتیەکە کە سەرکوتی بەدێزانەوە ئەگەر جۆرێک ناسازی کرد دۆڕاوە بەڵام ناو دۆڕاوەکانی پارتی مکایسان براوەیە ناگەر وا دابنێ لە بەرامبەر حکومەتی مرکزیە ناسازی کرد دۆڕاوە لە پرۆسی فرۆشتینەوە تا بەڕای من ناویانە ناو دۆڕاوەکانە پارتی براوەیە کە توانێتی سەرباری ئەوەش هێشتا ئەم یانی نەگەیەکێتی نیشتمانی نەبوو بە نوێنەری ئەم ڕەوتەی کە نەوتی باڵێن لە چوارچۆی فرۆشی نەوت دەڵێن لەناو چوارچۆی سۆمە حکومەتی عێراقیە یەکێتی بێ بە نوێری ئەم تەوەجووە بێ بەخاوەنی ئەم تەنها بێ بەخاوەنی ئەم سیاسەتەوە بێ بەخاوەنی ئەم قەزیە جاری کەتی نەکە مەلەفەکەوتە دەستی پارتی بۆی لەم بارەوە پێم وایە کە ئیدعاەکە پارتیەکە لە مەسەن ئێمە بڵێ لەولا سەرکەوتی بەدەستێناوە بەسەر سەرکەوتی بەدەستێناوە لەوەرەی کەوتم بەم شێوەیە کە سەرباری کە دۆڕاون وەکو ناسیۆنالیزمی وەکو حکومەتی لە بەرام مرکز و بەناچاری گەڕاونەوە ژێر دەسەڵاتی مرکز بەڵام جاری کە مرکز ئەو سەلاحەتیاوە بە پارتی کە ئەو بەپێی موازنە بەپێی یاسای بودجە داهاتی کوردستان سەرف بکە. هەرو خۆشتان ئاماژەتان پێداکە بەشێک لە خەڵکی خۆشحاڵیان دەربڕیوە بە بڕیاری دادگاوە بەوەی کە ئێستا ناسیۆنالیزمی کورد دەسەڵاتداران بە جۆرێک لە جۆرەکان پاشەکشیان بەسەردا فەرزکرا بەڵام خەڵکی لێرەدا چی گۆڕانکاریێک بەسەر ژیان و گوزەرانیاندا دێ پاش ئەم ڕێکەوتنەی نێوان بەغدا و هەرێم ئەکرێ خەڵک چۆن بڕوانێتە ئەم ڕێکەوتنامێ؟ وەڵام من سەرەتا یەکشت بڵێ مەزای چۆنە هاوڕێ بنەر ئەوەی کە خەڵک وهمێکی هەیە کە ئەگەر نەوت لە دەست لەژێر دەستی مەسەرەن پارتی و بارزانی و یا بڵێن بە جۆرێکی تر حکومەتی هەرێم دەرچێت و بگەڕێتەوە بە حکومەتی عێراق پێیان وایە کە ژیانیان باشە بێت لەبەر ئەمە من پێم وایە وهمێکە لەبەرەوەی کە معلومە ئەوەی کە واقعێتەوەی کە ئەوان لە فرۆشتنی نەوت لەلایەن حکومەتی هەرێم و قازانجیان نەکردووە خۆتان ئاگادارن کە ینی سەر لەبەری خەدەمات و ئیمکانات و وەزعی ژیانی خەڵکی کوردستان بەرەو خراپتر چووە ئەوەی کە ئایا بگەڕێتەوە بۆ عێراق ئایا مەسەڵەن ئەوەی کە ئیدعا کرێ مەسەڵەن نرخی نەوت کەمترە بێتەوە معاش باشترە بێت مەسەڵەن بودجە باشترە بێت ئەمانە ژیانی خەڵک باشتر بێت ئەمە ڕاستەکەی زۆر معلوم نییە من پێم وایە کە ڕەنگە چونکە جاریکەوەی کە ینی بۆ کوتم خەرجکردنی ئەم داهاتیان یاوەتەوە دەست ئەم حکومەتە خۆی ئەمان دەسەڵاتانی دەسەڵاتدارانەتیەکی کوردستان معلومە کەوان بەپێی سیاسات و بەرژەوەندی خوان ئەم خەرجاکەن بۆ خەڵکی کوردستان و پرۆژەکانەکەن بۆیە ئەمە معلوم نییە کە چەند هەڵگۆڕ دروستەکەوە من پێم وایە لە درێژماوە لانی کەم لە دنیای واقعا ئەوەیە کە خۆ حکومەتی عێراق حکومەتێک نییە کە لە بەرژەوەندی خەڵکی عێراق بێت هەر لەو عێراقەیە کە بە سەدان ملیار مەخزوونی باڵین یەدەکی دۆلار هەیە لە عێراقا لە عێراقا خەڵک محتاجە خەڵک برسیە خەڵک مەسەڵەن کێشەی ئاو کارەبا و ئاوی خواردنەوەی کێشەی کارەبای هەیە ئێساش لە شارەکانی عێراقا خۆمۆلیدە کارەکە لە کارەبای وەتەنی بەردەوام نییە مەسەڵەن خەدەماتی تەندروستی بە پێی پێویست نییە بەسەر خۆتان لەوان زۆر جار ببین مەسەڵەن خەڵکی ینی
خۆپشاندانی خۆ لەوێش خۆپشاندان خەڵگە بوو بۆ ئاوی خواردنەوە بۆ نان بۆ گوزەران بۆ ژیان ئینتیفاازەی ئۆکتۆبری ساڵی 2009 خۆ بەشێک بوو لەو ناڕزاتانی کە خەڵکی عێراق بەرامبەر بە ژیان و گوزەرانیان بوو لەوێش کۆمەڵی حزابی میلیشیایی چەتە حاکمن کە داهات و سەرۆتی عێراقیان بە ملیارها دلار دزیوە داهاتی عێراق گەر حسابکەی لە چاو کوردستانە یعنی سەدان ئەوەندەیە بەڵام ئەگەر دیقەت بی بە سەدان ملیار دلار لە عێراق شادیان نەماوە دزراوە بۆیە من پێم وایە کە ئەو وەهمێکە پێیان وایە کە ژیانیان لە چوارچێوەی ئەگەر نەوت لەلای عێراق و فرۆش ژیانیان باشترە بێ پێم وایە وەهمێکە لە ماوەیەکی کەمە واقعیەتەکانی ئەو وەهمە دەرەکەوێت و خەڵک جاری کە بینێتەوە کە ئەمە وەهمێکی هەبوو بەوەی کە پێی وایە گەڕانەوەی بۆ دەسەڵاتی ژێر دەسەڵاتی حکومەتی هەرێم ببوون حکومەتی مەرکەزی قازانجێتی من وتم ڕەنگە بۆ ماوەیە کەویش ڕاستەکەی معلوم نییە مەسەن ئەگەر هاتوو ئەویش ئەگەر هاتوو بۆ نمونە یعنی بارودۆخی با بڵێن بودجە و خدمات بە پێی عێراقی لێ بکەوە لە کوردستان هەیە مەسەن نرخی نەوت بە پێی هەمان نرخی عێراق بێ نرخی بنزین بە پێی هەمان نرخ بێ تەوزیعی مواد و تەوزیعی بنزین بە پێی هەمان سیاسەتی حکومەتی مرکزی بێ و خدمات و مثلا موچە بە پێی ئەوە بێت ڕەنگە ئاڵوگۆڕی دروست بێ بەڵام مەراسی من گومان لەوەی کە ئەمانە ئاڵوگۆڕی بەسرا گومان لەوەی کە موچە بە پێی مثلا ئەو موازنەی کە لە عێراقایە وەکو بازەکە مثلا موچەی خانشین لە عێراق 400,000 یا 500,000 لە کوردستانە لایەنەکەمەکەی 200,000 ئایا بەڕاستی لە عێراق لە کوردستان ئەبێ بە 500,000 وەکو عێراق ئەمانە هیچی معلوم نیە و هیچی گەرانتی نیە بۆیە من پێم وایە کە ئەو لە دنیا واقعیا ئەوەی کە نەوتەکە لایەن حکومەتی هەرێمە بفرۆشیان لەلایەن عێراقەوە تەنها دزەکان فەرقەکەن تەنها چەتەکان فەرقەکەن تا دوێنە چەتەی خۆماڵی بەم ئەمڕۆ چەتەی غێرە خۆماڵیە کە بەشێک لە سلاحەتی دزیەکان یا بەشداری لە چەتە و دزەگەرەکە یا تجاریکە بە دزەکانی خۆماڵی من بۆیە پێم وایە لەو بارەوە ئاڵوگۆڕێکی ئەگەر لە کورد ماوە ئاڵوگۆڕێکی کەم و کەسر ڕووبا کە ڕاستەکەی زۆر من گومانم هەیە لەوە لە درێژماوەیە بە بڕای من ئاڵوگۆڕەکان بە قازانجی خەڵک نابێت لە زەری خەڵک بێ بەڵام بە یەک نقطە مهمە لێرا بە بڕای من سەیریکەین ئەویش لە چوارچۆی فرۆشی نەوت و فرۆشی نەوت لەلایەن حکومەتی هەرێمیان لەلایەن حکومەتی ناوەندی دەریکەین ئەمە بە بڕای من یەک معنای تری هەیە معنایەکی مهم کەوەی سەیطرەی حکومەتی مرکزی بەسەر کوردستانە ئەمە بە جۆرێک جارێکە لەباری حقوقیەوە لەباری یاساییەوە باڵا دەستبوونی حکومەتی ناوەندی بەسەر کوردستانە ڕاستە مەسەن حکومەتی هەرێم بەسەر حکومەتی هەرێم بەڵام تحقیقا بدەوێنە دێ ئەمە باڵادەستی حکومەتی عێراق بەسەر خەڵکی کوردستانە بەسەر کوردستانە کە حکومەتێکە حکومەتێکی قومی عروبی ئیسلامی میلیشیایی کۆنەپەرست کە لەژێر دەستی لە کێشمەکێشی بینی ئەمریکا و ئێران هەیە و ئەچێت و قوانینەکان هەیە تا بەڕای من ئەگەر حسابی لە بێعزە قانون لە کوردستان عێراق دواکەوتوترە مەسەن قانونی مەسەلەی ژنی قانونی مەسەلەی هەتا حڕیەتی مەدەنی بەڕای من لە کوردستان عێراق سەرباری ئەم هەموو خراپی کە هێشتا لێرە باشترە مەسەن لەم ماوە بینیتان کرێکارێک لەبەروی کە نانی خواردووە لە پۆلیسی نازانم بەغابووی فێوە گیراوە ینی من پێم وایە لە کوردستان ئەمانە ئەوەنترە بۆیە من پێم وایە لەو بارەوە ینی جاری کە مربوطکردنەوەی کوردستان بە عێراقەوە بەم شێوەیە وەسەیترەکردنی زیاتری ڕۆژ بە ڕۆژی عێراق بەسەر کوردستانە معناوەیە کە بە جۆرێک ینی ئەوەی کە نازانی مەسەر بکوتم لەژێر دەسەڵاتی حکومەتێکی کۆنەپەرستی ئیسلامی عروبیا معلومە کە مافەکانی خەڵکستان ناتوانێت مافی یەکسان و مافی هاوڵاتی یەکسان بێ بۆیە بە بڕای من ئەگەریەوە هێتا جارێکی کە ئەشکاڵی چەسانەوە بێمافی نایەکسانی لە بەرامبەر خەڵکی کوردستانە بە شێوازی جوراوجۆر دەست پێ بکاتەوە یعنی ئەوەی کە ئێستا لە چوارچۆی نەوت و مەسەلەی موچە و پارە حسابی بۆ کرێ خەڵکی کوردستان جارێکە مجموعەیەک یعنی حقوقی تی لە دەست بچێت کە بەڕاستی مەسەن ڕەنگە پەشیمان بێتەوە لەوەی کە چۆن ئێستا پەشیمانە بە جۆرێک لەلایەن بەشێکی خەڵک پەشیمانن لەوەی کە ڕاپەڕینیان کۆ پەشیمان لەوەی کە حکومەتی هەرێم دەسەڵاتدارە بەسەریانە ڕەنگە گەڕانەوەی حکومەتی مرکزی بەو شێوەی کە من تەوەقعەکەم جارێکە لە نێواقع خەڵک بەشێک ینی خەڵک جارێکە بڵێتەوە شەڵا چۆن لە سەد شکل بە کفندزی پێشوو من پێم وایە کاماژ ینی لە بەرژەوەندی خەڵکستانەوە خەڵکان ڕێگەی تری لە بەردەمایەکە بیگرێتە بەر بۆی کە بتوانێت کێشەکانی خۆی لەگەڵ حکومەتی ناوەندی و لەگەڵ حکومەتی هەرێمە حەل محسین کەریم سەری بڵاوکراوەی ئۆکتۆبەر زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەی پێشنگ تیڤیدا ئامادەبوون زۆر سپاس بۆ ئێوەش ماندوونە ئازیزان وچانک دەدەین و پاشان لە پێشوازیەکی ئایاردا بەرنامەیەکمان دەبێت دێنەوەلاتە
بەڵێ بینەرانی عزیز بۆ یەکی ئایار تەنها چەند هەفتەیەکمان ماوە و تا دەگەین بە ڕۆژی یەکی ئایار هەفتانە لا پێشەنگ تیڤیەوە لە پێشوازیەکی ئایاردا بەرنامان دەبێت. یەکەم بەرنامەی ئەم زنجیرە بەرنامێشمان لەگەڵ مەحمووی حەلاق خاوەن ئیمتیازی بڵاوکراوەی دەنگی کرێکار دەبێت. مەحمووی حەلاق ئێوارەت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. زۆر سپاس بۆ ئێوە شەربژین دەستان خۆش. ئەگەر پرسیارێکی گشتی بکەم ئێستا لە چی هەلو مەرجێکدا بەرەو یەکی ئایار لە پێشوازی یەکی ئایارداین لە کوردستاندا؟ لە کوردستان عێراق ئەگەر مەبەست ئێرە بێت کوردستان هەلومەرجی کرێکار بێ ئەندازە نالەبار و نائینسانیە، یعنی کەوتنەوە ژێر مەنگەنەی کۆمپانیا و خاوەرکار و ئەوانە وەزیان زۆر خراپە، دایمە لەناو کێشمە مزاهرات و خۆپیشاندان و مانگرتنەوە ئانە دایمە بەڕێوەیە هەلومەرجەکان زۆر قرس و نائینسانین لە ئەنجامی نەبوونی یاساکارێکی پێشرەوی ئینسانی ئەوایی بە حکمی پەردەوازەبوونی کرێکاران خۆشیان و ناڕێکخرایی خۆشیان ئەمانە بە شێوەیەکی زۆر سەلبیتر و ئەتوانم بڵێم تاوانکارانەتر ڕەنگیانەوە دۆ لەسەر هەرەمیان. سەرەکیترین خواستەکانی کرێکاران لە یەکی ئایاری ئەم ساڵی 2023دا بە بۆچوونی ئێوە ئەکرێت چی بێن؟ بە بڕێ من خواستەکان زۆرن لەبەرەوەی نائینسانیەکان زۆرن بەرامبەریان. یەکێک لەوانە بڕێن بۆ نمونە مەسەلەی گرێبەستەکانە. گرێبەستەکان کرێکاران لە زودبەی مانگرتنە خۆپیشاندانەکانیان داوایان کردووە کە گرێبەستەکان بۆ کرێ بە گرێبەستی کاتیان بۆ کرێ بە هەمیشەیی. بەشێکی تر ڕەت دەبێتەوە بۆ موچە کە من پێ ناڵم موچە، من پێڵم بڵێم یعنی وەکو سوال و سەدەقەیە کە کۆمپانیایەک ئەیاتێ بە نیۆناچەڵ ئەویش زۆربەی جارەکان بە چەند مانگە جارێک موشەکانیان ڕاگیراوەی کە پێڵێن موچە لە وەزێکی زۆر ناهەمانە ڕاگیراون. ئەمە بەشێکە لە خواستەکانیان. بەشێکی تر بە بڕای من عێلاقەی بەهینەوەیە بە خودی ئەو هەموو بەتاڵە و بێکاری کە بەشێکی زۆری خریجەکان لە ناو بازاری کوردستانم دەست بەتاڵ و بێکارن. بە بڕای من یەکێک لەوانە ئەوەیە. دوو بەشێکی تریشی تەسەورەکەم هەر لە زمانی ئەوانە بێت ئەگەر نموزەجێکی بچووکە بێمە لە کۆمپانیای جپسی گرین عێراق با بڵێم لابردنی فەزای ئەمنی لەناو شوێنەکانە. لەوێ مانگرتنێک بڕوویە ئەو ناوە هەمی بەساری ئاسایش هەڵبەت لە حەوشەکە بۆ ئەگەر وەزعەکان بکەنە حاڵەتێک مەبەستم ئەوەیە لابردنی فەزای ئەمنی لەو شوێنانەی کە کرێکاران خۆپیشاندان و مانگرتنەکەن. بەشێکی تریشی عێلاقەی بەوەیە کە موچەکانیان ببرێتە سەرەوە. بەشێکی تری عێلاقەی بەوەیە کە موچەکانیان لە کات و شوێنی خۆیان هەر بڵنسی ڕۆژجارێک. ئەمانە بەشێکی سەرگین لە خواستەکانی کرێکاران کە بە مستەمەڕیم ئێمە لە نزیکەوە هیمان لەگەڵا کردوون هەمی لەو چوارچێوەیە ئاسوڕێتەوە. اینجا لە هەمووشی مهمتر بە حکمەوەی لە قانون و یاسا کرێکارەکانی خۆیانە دەرکردنی کرێکار قەدەغەیە بەڵام ئەکرێت. ینی دوایش کە دەرەکرێت ئەهێنێتە پای گیرروگازی دادگایی و ئەم بابەتانە ئەوەش زۆری پێچێ کرێکار زۆر جار دەستی شلە بێتەوە ئللا مەگەر ئەوانەی کە تۆزێک جەسوورترن و لەسەر مافی خۆیان ئەڕۆن. بەشێکی ئەوەیە کە بڕێن دەرکردنی کرێکار لە ژێر هەشت بڕووبیانیەکە بێت قەدەغەیە یان بڕێن لێبڕینی موچە بۆ نمونە هیانە دەسەوەری کۆمەڵایەتی کراوە لە موچەکەی خۆی بڕنەوە لە جاتێ بچێتە سەر خودی کۆمپانیاکە یان خودی کاوانکارەکە یان بڵێن بۆ نمونە 350,000 داناوە لەو پارەیە ئەبرن کەم یەکەنەوە بۆ کەمتر لە 300,000. ئەمانە پەشێکم دە و خواستانەی کرێکاران کە دائما لە کوردستان ئەوەی کە ئێمە لە ناو کرێکارانە ژیا بێتی هەڵسوکۆتمان لەگەڵا کرد بێتن لە دەوری ئەمان ئاسوڕێنەوە. بەڵێ لە یەکێک لە پێما بێ دوایین ژمارەی دەنگی کرێکار بوو ئاماژەی بەوە کرد کە کۆمەڵی کرێکاری ژینگە پارێزی نەخۆشخانەیەک لە سید سادق کە چەند مانگە
تەنانەت نزیکی 6 مانگە موچیان پێ نەدراوە. ئەمە پرسم ئەمە چەندێک دیاردەیەکی بەربڵاوە لە کوردستانە، ئەمە تەنها تایبەتێکە ئەوێ دەگرێتەوە یاخود ئەوەی کە چەند مایە کرێکاران لە کوردستان موچیان پێ نادرێ، ئەمە لە جێگی تریش بەدی دەکرێت؟ لە جێگە تریشێ لە گەرمانی شەیە ئەوانەی ژینگە پارێزەکان 26 کرێکارن لە بابرن خەستەخانەی شەید شەوکەت لەوێ تەسەورەکەی بەڕێکمانەوەی کە من نەچوون بۆ بەس هاوڕیانی ئێمە کە باسییان کرد ژنە کرێکاری تایە لەوێ سێ دۆشاوی گڕیە بۆی پێداویستی مناڵەکەی دابین بکە، یعنی 6 مانگە بێم و چەند اینجا ئێمە هاتین لە ڕێی بەڕێبەراتی هۆبەی کارەوە بەداداچوونمان کرد و ئیدارەی شوێنەکەمان هێنا ژیرروگازەوە وتمان ئێمە هەتا لەگەڵ هاوڕێیان لە یادی با بڵێن وێرانکردنی سێسایە یادێکیان کردو ئێمە لەوێ قایمقاممان بینی بە قایمقام وترا دانیشین لەگەڵا تقریبان چارێکی 20 دقەیە گوتمان ئێمە لەسەرم کەیسە ئەڕۆین و هەتاکو نەگەین بە نەتیجە وازدایەنین. اینجا نوێنەرەکانی خۆیانمان بان کرد بۆ لای خۆمان بۆ ئۆفیسی خۆمان لە سلێمانی لەگەڵیان ناچووین با بڵێن ستافی ڕۆژنامەی دەنگی کرێکار چوین بۆ هۆبەی کاردانیشین لەگەڵ ئیدارەی شوێنەکەی ئەوانە هەر خۆی لێرە و لەوێ تەلەفۆنی بۆ مدیری عمومیاتی با بڵێن خەستەخانەکان کرد کە ئەوانە پارەکەیان بۆ سەرکراوە هەتا بەسەر ڕاگیراوە، یعنی ئەم کێشمە مشکلەی کرێکار یەک فێڵی نائینسانیە لە بینی کۆمپانیا حکوومەتە. حکوومەت دەڵێ کاکە یەخێ من بۆ ئەگرن ئێمە ئەمانەمان ناوە بە کۆمپانیا بڵێم کۆمپانیایەک ئیشوکاری ئەو خەستەخانەکانی گرتووە هیپاکردنەوەکان، حکوومەت بودجیان بۆ سەرف ناکات، ئەمانیش لە جاتی ئەوەی بێن مشوریان بخۆن ئەڵێ کاکە خەتای ئێمە نیە حکوومەت بودجەکەنان نەرێتا ئێمە معاشەکەتان بۆ سەرف بکەین. لەم بەینا کرێکار لە بینی ئەم دوو بەرداشایە بەو پەڕی نائینسانیە تەعاملیان لەگەڵا ئەکرێت. المهمی ئەمە کە لەسەر کەیسەکە هینمان کرد بەدادگاچوون کرا گوایە ئەو پارەیە لەو مدە زەمانیا بەسراوە، بەڵام هەتاکوی ئێستا با بڵێن ئەوەی کە پێی ئەڵێن خۆیان ناویان ناوە بە 1001 فێڵ و ساختەشێتی بە حساب چەکەکە حازرە، بەڵام پارە نییە تاکو سەرف کرێت بۆی پارەی ئەو کرێکارانە بێت. یعنی لە وەزێکی زۆر ناهەموارن زۆر ناڕەحەتن. ئیتر بۆکو پێم وتی یعنی ئەو ژنە کرێکارێک چەند قوتوێ دۆشاوی کروێ لە پێناوی ئەوەی کە سەد شتێکی تری بۆ مناڵەکەی بکە. ئەمە لە گەرمانی ژەیە هەر سێسایان نییەوە، من پێم وایە لە هەموو شوێنەکانەوە لە بەشێ لە هەموو بەشێکی زۆر لە شوێنەکانەوە ئێتر بەڵام هەرەکەیان بە زیگزاگ و ساختەلیانێکی تر بەناوێکی تر یان وەکو کرێکارانی ژینگە پارێز مانگونیە بە 2 مانگ بە 3 مانگ موچەیەکی نیوە موچەکەشان بۆ حساب ناکردن ئەگەر بێت بابی حسابکردنی ماگانەکانیان بەبەستم هەمووی ئەمانە بەڕەوە حەکەن. دلیلەکەشی بە قەنەعەتی من هەرەوەیە کە کرێکاران پەردەوازن یەکگرتوونین ڕێکخراونین لە دووری یەکترینین بەشێکی زۆری ئەمانەیە گینا من پێم وانە گەر هێزی کرێکارەکان خۆیان بێتە مەیدان مان بگرن نمونەمان لە بەردەسایە تر کرێکارانی ژینگە پارێزی ڕاپەرینی پارمان لە بەردەسایە کرێکارانی 3 ڕۆژ کارگەی گرینێرا جپسی گرینێراغ لە منطقەی بازیانمان لە بەردەسایە کەمانیان گرت دوای هەوڵ و تەقەلایەکی زۆری ژویستیان مانگرتنەکان تەخریب کرێت بەڵام بۆیان نەکرا بۆیان نەچوە سەر بەڕەگمەن ئەوەی شلو شێواوی و نەواقسی زۆرتیا بوو بەڵام ئیرادەیەکیان هەبوو توانیان لا نیگەمەکەی کۆمەڵ شت کە بەکەمکی ئەسەی ئەوان بێت تقریبان بەشێک لە داخوازیەکانیان لێرە لەوێ کەم تا زۆر جێبەجێ بکرێت. ئەمە پرسم کە لایانی پەیوەندیدار وەکو حکوومەت و شارەوانی و سندیکاکان و ئەوانەی کە با بڵێن بە شێوەیەک لە شێوەکان دەسەڵاتیان پێەیە چەندێک ئاگادار لەم کێشانە و چەندێک ئومێد دەکرێت بەوەی کە ئەمان جوڵەیەکیان هەبێت بەو ئاراستەیە کە ئەم کێشانە بەرەو کۆتایی یان لانی کەم بەرەو کەمبوونەوە بچن. ئەزانی چی بە بڕای من سندیکا خۆی بەشێک با بڵێن وەسیلەیەکە مقاشێکە بەدەستی دەسەڵاتدارانەوە بە حیاتی نەقابە هیچی نەکردو بۆ کرێکار
يعني نییە ئەوشی کە کردبێتی بەشێکە بۆ ژێرانەوەستم ئەی خۆی بڵێن بۆن منە کەیسێکە ئەچنە ئەخێ ناو محکەمە بۆ ئەوەی بە قەزانکی کرێکارەکە بشکێتۆی کەن بە هەڵای هەڵاو بگرە و سەحافە و ئەوانەی لێپڕەکەن لە گرین عێراق نەقابە هاتن چوونە ژوورەوە قسەیان لەگەڵاکردن 2 ساعات هەر لەگەڵ هاتنە دەرە دوایی لە پێیجەکانە بڵاویان کردووە کە بە نەتیجەی نهایی گەشتون و کرێکارەکان ئەشنا شوێنی خۆیان واش دەرنەچوو یعنی تەسەورەکەی ئیدارەی هۆبەی کار کە تەلەفۆنی کرد بۆ مەسئولی مالیەی خەسەخانەی گشتی سلێمانی یعنی ئەگەر ئێمە نەچوونایە ئەوەش ناکرا یعنی ئەو لە ئەنجامی ڕۆشنەکەی ئێمە فشارەکەن ئاوا هات کە کابرا بە هەڵبەت کابراایەکی بەڕێز و محتەرەمیشە مەبەستم تەلەفۆنی کرد کەس نەچۆ بەلایە کرێکارەکان بەشێکیان ئەی و جەماعەتێکیان کاکە ئەمە عایدی کۆمپانیایە بەشێکیان ئەین و کاکە لە مانگی بڵێن مانگی پێما بێ هەتاکوونۆ عایدی کۆمپانیا بووە لە مانگی نۆ بە دووە بووە چۆتۆ سەر میلاکی حکوومەت ئێستا نەحکوومەتیش ئاوڕیان لاتەوە مانگی نۆ تا گوێستا چەند مانگە کاکە ینی لە مانگی نۆی پارەوە مانگی نۆی ساڵی 2022 هەتاکو ئەو کاتانە لە کۆمپانیا مەسئول بووە لە دوای ئەوە تەسلیم کراوەتەوە بڕێن بە حکوومەت چوونەتەوە سەر ینی با بڕێن مەعاش و موچە بینی کرێکارەکان چۆتە سەر حکوومەت هەتاکو یاسا ئەسەن ئاوری لێ ناوناتەوە لەگەڵ قایمقامێوە قسەمان کردووە ئەڵێت من ئاگاداری ئەمە نیم یعنی مدیری وحدەی ئیداری قەزایەک ئەڵێ ئاگاداری ئەمەنی من نازانم شکارەیە مەبەسم قانون و قەراراتی خۆیانە یعنی ئەویش خۆشبەختانە بە سوتفە لە ڕێی کەسێکەوە نازانم چیە ڕۆژنامەی دەنگی کرێکاری دۆزیەوە ئێمە بەدا دوچونمان کرد و کەیسەکەمان جوڵاند و ئەگینا 6 مانگەوانی 1 نەفەر پێی نەزانیوە حتا ئێمەش پێمان نەزانیوە ینی 1 نەفەر قسەیان نەکردووە تا ئەخیرا نوتمان کاکە هەر شتێک لەم بابەتانە ڕواز زەحمەت کێشنەوە ڕقەم و ژمارە و ئەدرێس و ئیمێل و دار و بەردی ڕۆژنامە دەنگی کرێکار یەک شتی بەسیط بنێرن بۆ ئێمە بایمە بڵاوی کەینەوە خۆشبەختانە هاتن بۆ ئێرە دوونێ نەریان قسەیان کرد ینی نەک بە نەتیجە نەگەشتون ڕێگە و شوێنەکانیان بۆ معلوم بۆ کە چۆن هاتووە مەبەسم ئەوەی کە تایبەتە بە حکوومەت و قانون و نەزم و نیزام کاتێک ئەجوڵێکە هێزی یەکگرتووی کرێکار لە مەیدانە بێ بە شەق بە هێزی خۆی بە قووەتی خۆی اینجا ئەوێتە دەنگ ئەگینا ئێمە نەبووینە لەوە 4 مانگی کەشی بشوایەتە سەر هەر کەس نێزانی یعنی بەلایەنی کەمەوە بۆ زەمانی تریش بێنە بەلایەنی کەمەوە 26 کەس بنارم لە برسا مردن بەڵامیتر نییە ئەوە بەجددی ژیان یەکەوەنی تێن لەبەرەوە من شخصا نە قانون و قەراراتی ئێرە بە ینی قانونێکی ئینسانی پێشڕە و کە لانی کەمی خواستی کرێکارێک جۆ بەتەوە نییە ئەوەشی کە هەیە بەس بۆ ڕەکلام و ئیدعای خۆیانە لە زمینیانە نەقاباتی کرێکارانی کوردستان یان وەک دووە پرسیارێک پەیامی ئێوە بۆ کرێکارانی کوردستان چییەکە بەرەو پێشوازیەکی ئار ئەچین و پێویستە یەکی ئار چۆن یاد بکرێتەوە ئەمساڵ کرێکارانی کوردستان چۆن یادی یەکی ئار بکەنەوە ئەم ڕۆژە بەرز ڕاگرن بەداخەوە بۆز ئیژانی کرێکاریان بە شێوەیەکی وا تێگاوە بەسەریەکە کرێکار نەک تااقەتی جژنی ئەیەکی ئایاری نییە ینی تااقەتی سەرپڕاندنی خۆشی نەماوە ئێستا ئێمە حالێن لە هەوڵیان گروپی یەکی ئارمان کردێتەوە بەرەو یەکی ئایار هەدەفی ئەسلی گرانمان ئەوەیە کە بەشێکی زۆر ئەوە دووسێ ڕۆژە دامان ناوە عەدەدێکی زۆر کرێکار پێوەی پەیوەست باتۆتە ناوی ئەمانەوێ لانی کەمەکەی ئەم جەژنە نییە بەرز ڕاگرین لە ناو کرێکاران خۆیانە بۆ ئەوەی کە تێبگەن لەوەی کە ڕۆژی نمایش و قودرەتی خۆیانە ینی بە کوردەکەی مەبەستمانەوەیە کە ئیرادەیە بینەوە بە کرێکاران وە کرێکاران ئەگەر هێزی یەکگرتووی خۆیان بجوڵێنن ئەتوانن خواستەکانیان بهێنەدی هەدەفمان ئەوەیە ئەم کرێکارانە لە ڕێی عیلاقاتی خۆیانەوە ئەم گروپۆینا گەورەتر کرێ بۆی بتوانین یەکی ئایا لانی کەمەکەی کە ئێمە خۆمان نیازی وامان هەیە ئەگەر بکرێ بچێتە سەر بتوانین لە
لە ناوەندە کرێکاریەکانە ئەو جەژنە بەرز ڕاگرین و ئەو خواستانێش کە لە یەک یارە بەرزەگرێتەوەی کە پێشتر باسم کرد کە بە مستەمڕی لە فەلەکی داخوازیەکانی کرێکارانی کوردستانە ئەوەی کە ئێمە دەست و پەنجەمان لەگەڵان نەرم کردوون ئەسوڕێتەوە ئەوانە بێ بە داخوازی سەرەکی لە یەکی ئەیارە بە بڕێنە و داخوازیانە داخوازی با بڵێن هینن مەیدانین ینی داواکانیان زۆر زۆر بەسیتیشە بەڵام چونکە بڵێن ئەوان ئیسفادەیان کردووە لە پەردەوازەی کرێکاران بۆیان ناچێتە سەر مەبەستمەوەیە کە بڵێم خواستەکانیان مەجموعە خواستن کە حازرمان کردوون و کەم تا زۆرێک لە ناو جەرایی دروستەوە بڵاو بێتەوە یان لە ڕێی بڵێن کۆڕ و کۆبوونەوەی ناو گروپەکانە ئەخینە دەرەوە فی سەبیلەوەی کە بتوانین زۆرترین کرێکار بۆیەکی ئایا لەم گروپۆ بۆ بڵێن بۆ کۆمەڵگایەکی گەورەتری وەکو منطقەی پشدەلوڕانیا یان ئەو معامل شتانەی منطقەی بازیان دیکەن بەهینێک مەراسیمێکی شکۆدارتر بکەین کە جیاوازتر بێت بە بڕوای من لە مەراسمەکانی تر کە زۆرترینیان لە ناو شارەکان ناکراوە ئێمە من خۆم تەسەورم وایە پێشناریشم نەکردو هێشتا پێم باشە ئەم ئایارە بەرینە ئەو شوێنانە کە کرێکارەکان خۆیان وجودیان هەیە شیرینی بەرین سوزانم شروشۆت لە پای گەنلانی گەمەکەی ئەگەر نەشکرا دەڕێن نوێنەرەکانیانەوە بتوانین ئەگەر جگلێریش بەر نەژوورەوە بۆ 10 دقەش بێت بەشێکن لە ناوخۆیانە مەبەستم بۆ ئەوەی کە نەوەیەک یەکی ئایار کە ڕۆژی خۆیانە و هەموو کەسێک هەر لە ئاسی خۆی ڕۆژێکی داناوە بۆ خۆی مە ڕۆژی فڵان فیسار کەس و ئیلاخری ئەو ڕۆژە تێی بگات و خۆشی بوێت و ڕێزی لێ بێگرێت و بە تەقدیرەوە یادی بکاتەوە. محموی حەلق خاوەن ئیمتیازی بڵاوکراوەی دەنگی کرێکار زۆر سپاس بۆم دەرفەتەی پێدای. زۆر سپاس بۆ ئێوە دەستی وەشخۆز بێ هەر بژین ڕێز و حرمەتمەیە. زۆر سپاس. ئازیزان پێش ئەوەی کە بەرنامەمان لەسەر پەیوەستبوونی فنلەند بە ناتۆوە تاوتێ بکەین تەماشای ڕێپۆرتاژێکی کورت دەکەین سەبارەت بە شوراکان و یادکردنەوەی شوراکان کە لە ماوەی ڕابردوودا چەند جارێک یادکراتەوە. فەرموون لەگەڵ دیتنی ئەم کورتە ڤیدیۆیە. لاحظی لە بەحثیاتی کەم ئەگەر مەیلەکەی بۆ دەسەڵات بووە هێزەکەی بۆ دەسەڵات بووە و پۆلیسەکانیش بۆ ڕۆحێتە شوراکان لەگەڵ ڕاپەڕینە جەماوەرەکەی 1991 لە کوردستان و دەرکردنی هێزەکانی حکومەتی بەعەس چەپ و کۆمۆنیستەکان بۆ وەڵامدانەوە بە بۆشایی دەسەڵات دەستیان برد بۆ پێکهێنانی شوراکان. لە زۆربەی شار و شارۆچکەکانی کوردستان شوراکان پێکهاتن و نمونەیەکیان لە دەسەڵاتدارێتی جەماوەر بۆ ماوەی 22 ڕۆژ نیشاندا کە بە هاتنەوەی هێزەکانی گاردی کۆماری عێراق و ئاوارەیەکە و ڕێکەوتنی دواتری بەرەی کوردستانی لەگەڵ حکومەتی بەعەس کۆتایی بە تەمەنی شوراکانیش هات. لە ماوەی ڕابردوودا و لە یادی شوراکاندا چەندین کۆڕ و سیمینار ئەنجام دراوە و ئەم یادە کراوەتەوە و لایەنە بەهێزەکانی تاوتێ کراوە وەک ئەلتەرناتیڤێک بۆ دەسەڵاتی داهاتووی کوردستان نیشان دراوە. ئێمەش لە پێشەنگ تێڤێ لە 22 مارسدا بەرنامەی تایبەتمان لەسەر ئەم بابەتە لەگەڵ نووری بەشیر ئەنجامدا. مەسەلەی شوراکان بۆ یەکەمین جار بوو هێزی جەماوەر پێبنێتە مەیدانەوە و دەسەڵاتی خۆی نیشان با لە دەرەوەی دەسەڵات و ئایدۆلۆژی و سیاسەتی حیزبەکانی کوردایەتی. هەر لە مانگی مارسدا لە هۆڵی رادیۆ پێشەنگ لە سلێمانی لەسەر شوراکان 2 سیمیناری جیاواز ئەنجام دران بۆ خەسرەوسایە و عوسمانی حاجی معرف. لەسەر گرنگی و بایەخدان بەم باسە لە ئێستادا عوسمانی حاجی معرف لە لێدوانێکدا بۆ پێشەنگ تێڤێ گوتی شوراکان مەسەلەیەکی گرنگە بۆ مانایی کە لە ساڵی 1991 ئەو هەلومەرجە سیاسی کە ڕاپەڕینی خەڵکی کوردستانی یا خۆشانی جەماوەری بوو ئەو خۆشانە جەماوەرن لە هەلومەرجێکا بوو کە شەڕی کەندا و داگیرکردنی ئەمریکا بۆ عێراق و ئاڵگۆڕێکی جدی بوو کە لەو هەلومەرجەدا کە ئەحزابی سیاسی ناسیۆنالیستی کوردی عموماً فرسەتێ بوو کە بهێنن چۆن کۆنتڕۆلی کوردستان کەن. بەڵام لە هەمان کاتە ڕاپەڕینێکی جەماوەری بەرفراوان هاتە مەیدانەوە و لەو ڕاپەڕینەیە ئەتوانین بڵێن ئەگەر مەسەلەیەک جێگەی یادکردنەوە بێ جێگای جدێتی
دەخالەت و دەوری خەڵک بێ جێگەی هاتنە مەیدانی خەڵک بێ ئەوەی کە کۆمنسەکانی ئەو سەردەما بە هەموو ئەفرادەکانی و ڕێکخراوەکانیەوە هەوڵیان نا لەوەی کە ڕێڕەوی ئەو مێژووە ڕێڕەوی ئەو ڕاپەڕینە ڕێڕەوی ئەو خۆشانە جوانە وەرن بە ئاراستەیە کە هاتنە مەیدانی خەڵک ببێتە مایەی دەسەڵاتی خەڵک دەخالەتی خەڵک وجودی خەڵک لە ئیدارەکردنی دەسەڵاتی سیاسیدا یاخو بڵین بەمانایە دەور و دەخالەتی خەڵک لە دەسەڵاتی سیاسیدا ئەمە واقعەتی نمونەیەکی تایبەت بوو لە مێژووی ئەو کاتی ساڵی 1990 کە خەڵکی کوردستان یاخو کۆمونیستەکان هاو کات بەیەکەوە بووی کە ئەم هەلوو مەرجە سیاسیە بگۆڕن بە ئاخارێ بۆ دەخالەتی خەڵک بەڵاوی کە ئەمە بە ئەنجام نەگەیشت سەر نەکە و مەسەلەیەکی ترە ئەنجا لە هەمان کاتەوەی کە ئەم گرنگی دانا ئەگەڕێتە بۆی کە ئەحسابی ناسیۆنالیستی کورد بە ئاشکرا ئەبینین یاخو هەتا جۆرێک معلومە کە بە هەموو جۆرە یانێ ئەو مێژووە ئەو حرەکەتی زودنەوە شورایە بسڕنەوە باسی نەکرد ئەگەر بۆیان بکرێ لە مێژووە بتوانن بیسڕنەوە هەوڵەدەن ئەو بکەن سەرنج بن بە هیچ جۆرێک ئەحزابی ناسیۆنالیست باسی شوراکان ناکە باسی دەور و دەسەڵاتی خۆیان ئیمکاناتی خۆیان مەساوی کەڵی ئەو ڕۆژانەی ئەمڕۆیان خەڵقان بە هەموو ئاسار و کارەساتێکە خۆخانیان و دەوریان گیراوە ئەگەر بۆیان کرێ هەوڵەدەن ئەو مێژوە بسڕنەوە بۆیە بۆ ئێمە پێویستە هەموو ساڵێ هەموو کاتێ لە هەمان کاتە بۆی کە جارێککە بۆ دووبارەکردنەوەی ڕێکخراوکردنی زیاتری شوراکان هاتنە مەیدان و دەور دەخالەتی خەڵک دەسەڵاتی سیاسیە ڕێڕەوێکە کە بێ هەمیشە بیرینە بێت ئەوەی کە ئەم ئەحزابی ناسیۆنالیست و ئەحزابی بۆرژوازی بەگشتی ئەیانوێت دەور و دەخالەتی خەڵک بۆ شەگیرکەن دەسەڵاتێکە سەر و خەڵکی بێت دەسەڵاتێکە کۆنتترۆلی خەڵکە دەسەڵاتێکە ئامانجەکەی معلومە خەڵکی سەرمایە و پاراستی سەرمایە و باسکردنی شوراکان خۆ ئامادەکردن بۆ شوراکان خۆ ئامادەکردن بۆ ڕاپەڕینی خەڵک هەمیشە پێویستەکە لە ڕێکخراوبوونی خەڵکە لە دەور و دەخالەتی خەڵکە لە ئامادەبوونی خەڵکە مەسەلەیەکی جدیە هەر بۆ مانایش پێویستە هەمیشە باسی بکەین هەمیشە ئامادەیکەین هەمیشە ڕۆشنیکەینەوە و هەمیشە مەسەلەیەکی جدی بێت لە هەموو خۆشان و ڕاپەڕینێکی جەماوەری و هاتنە مەیدانی خەڵکدا شایانی باسە کا لەسەر مێژووی شوراکان و کار و سیاست و چالاکی و ڕووداوەکانی ئەو سەردەما کتێبێک لە ئامادەکردنی مزەفەری محەممەدی و ڕێنوار جەبار لە چاپ دراوە بەجیا لە گێڕانەوەی مێژوەکە تێیدا بەشێک لە هەڵسوراوانی شوراکان لە زاری خۆیانەوە باس لە ڕووداوەکانی ئەو کاتە و جێگە و ڕێگەی شوراکان دەکەن گرنگی و پێویستی شوراکان وەک شێوەیەک لە دەسەڵات لە بەرنامەکانی داهاتووی پێشەنگ تێڤێ تاوتوێ دەکرێت بەڵێ بینەرانی عەزیز ئەوەی بینیتان ڕیپۆرتاژەی کورد بوو سەبارەت بە یادکردنەوەی شوراکان لە ماوەی ڕابردوودا و سوپاس بۆ هاوکارانم بۆ ئامادەکردنی ئەو ڕیپۆرتاژە ئێستاش تەوەری پەیوەستبوونی فنلەند بە ناتۆوە و ئەم تەوەرە لەگەڵ ئیبراهیم حسین تاوتوێ دەکەیت ئیبراهیم حسین ئێوارەت باش و سوپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین ئێوارەی ئێوەش باش و سوپاس بۆ تەلەڤیزیۆنی پێشەنگ سڵاو ڕێز بۆ هەموو بینەران و جۆگرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ پاش ئەوەی جەنگی لە ئوکرانیا دەستی پێکرد هەر بە ماوەیەک دوای ئەوە وڵاتانی فنلەند و سوید نیشانیاندا کە دەیانەوێت پەیوەست بن بە ناتۆ و عەریزەی خۆیان نەر وڵاتان پەسەندیان کرد تەنها تورکیا و هەنگاریان مایەوە لە ڕۆژانی هەفتەی ڕابردوودا ئەم دوو وڵاتەش پەسەندیان کرد هینی فنلەندیان پەسەند کرد بەڵام هینی سویدیان پەسەند نەکرد ئەوە بوو لە ماوەی کەمتر لە ساڵێکدا کە ئەمەش ڕێکۆردی پێوانەییەکە وڵاتێک داوای ئەندامبوو بکات و بە ئەندامبوون وەربگیرێت فنلەندەکە لەو ماوەکەی مەمەدا وەرگیرە ئەوێ پرسم ئەم ڕووداوە خێرانە بۆچی فنلەند بووە ئەندامی ناتۆ لە کاتێکدا کە فنلەند بۆ ناسراوە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە هەمیشە بێلایەن بووە و تێکەڵی هیچ هێزێکی چەکداری و ئەمانە نەبووە بۆچی دەگەڕێتەوە ئەمە بەرحاڵوەکو خۆتیش باست کرد پرۆسەی پێوەستبوونی دەوڵەتی فینلاند حکوومەتی فینلاند وڵاتی فینلاند بە ناتۆوە بە شێوەیەکی زۆر خێرا یەکلا کرایەوە
ئەمە لە مێژووی با بڵێن دروستبوونی ناتۆوە تا ئێستا خێراترین پەیوەستبوونی وڵاتانی یەکێتی ئەوروپا بوو بە ناتۆوە. ئەم خێراییە لە پەیوەستبوونی فینلەند بە ناتۆوە باسێکی تایبەتە، بەڵام بەر لە هەر شتێک پیشانی هەلومەرجی ئەو هەلومەرجە گشتیە تایبەتە ئەدات کە ئێستا خودی ناتۆ ڕوبەڕووی بۆتەوە، خودی ئەوروپا یەکێتی ئەوروپا ناتۆ ئەمریکا لە دنیاە ڕوبەڕووی بوونەتەوە ئەو حاڵەتە تایبەتەی کە ئەوروپا ئێستاتیا ئەژی وای کرد کە بۆ حەسڕکردن و لە قاڵبدانی زۆرتری رووسیا و کەمپی رووسیا و ئەو حاڵەتێک ئێستا رووسیا دروستی کردووە بە خێرایی بەبێ هیچ گەڕانەوەیەک بۆ ڕەئی خەڵک با بڵێ بەبێ هیچ جۆرە ڕاپرسیەک بە خێرایی بڕیاری لەسەردرا و لە هەمان کاتدا بینیمان کە سەرانی ناتۆ لە وەزیری بەرگری ئەمریکاوە هەتا دەگا بە زۆرێکی تریان باسی ئەوەیان کردوەکو سەرکەوتنێکی گەورەی ناتۆ لە بەرامبەر رووسیایە نمایشیان کردووە. تەنانەت بلێنکن وەزیری بەرگری ئەمریکا بە خۆشحاڵیەوە ڕایگەیاند کە ئەوە بۆ ئەوە ئێمە دەبێت سوپاسی ناتۆ بکەین، واتە ئەمە بۆ خۆی پەیوەستبوونی فینلەندا بە ناتۆوە و لەم پرۆسە خێرایە و بەم دەست و بردا دەگەڕێتەوە بۆ ئەو هەلومەرجە حەساسە تایبەتەی و پێویستی غەرب بەوەی کە پیشانی بدات کە توانیوێتی سەرکەوتنێکی استراتیژی تر استراتیژی مەحدودیش ئەگەر بێت لە بەرامبەر رووسیایە پیشانی بداتوە ئەمە بەکاربێنن باسیشم کرد لەو بابەتەوە زۆریان خۆشحاڵی خۆیان دەربڕی، بەڵام ئەوەی کە لێرەدا جێی سەرنجە هیچ شتێک لەوانە نین. یەکێک لە خاڵە هەرە گرنگەکان لێرەدا ئەوەیە کە ئەم ڕاکێشانەی وڵاتێک بۆ ناو حلفێک هاوپەیمانێکی سەربازی خوێناوی بەم خێراییە بەبێ گەڕانەوە بۆ هیچ ڕاپرسێک بەبێکردنی هیچ ڕاپرسێک پیشانی ئەدا کە ئەوروپا لە جەنگ هەر ئێستا لە ئەوروپا جەنگێکی جیهانی بە مەعنا مەحدودەکەی ئێستا دەگوزەرێ و ئەم خێراکردنەی ئەندامەتی فینلەندا بەشێکە لە استراتیژی بە تایبەتی استراتیژی ئەمریکا بۆ ڕاکێشانی هەرچی زۆرتری ئەوروپا بۆ ناو جەنگێکی گەورەتر، جەنگێکی وێرانکەرتر، میلیتاریزم و ئەسکەرتاریەتێکی زۆر لەوەی تا ئێستاش گەورەتر، چونکە ئەوەی کە دیارە ئەوەیە فینلەندا یەکێک لە وڵاتانەی یەکێتی ئەوروپایە کە سنوورێکی زۆر دوور و درێژی بەسەر رووسیاوە هەیە. تەنانەت لە ڕاگەیاندنەکانی سەرانی دەوڵەتی رووسیایە وەزیری بەرگری رووسیا لاڤرۆف زۆریان باسی ئەویان کرد کە بوونی ئەم خەتە دوور و درێژە لە تەماسی ڕاستەوخۆ پەیوەندی ڕاستەوخۆ لە ڕاری جیۆسیاسیەوە وا دەکات مەترسی بەریەکەوتن زۆر زیاد بکات. هەر بۆیە بەدوای ئەمە یاوەکو بینیمان مەسەلەن ئامادەکاری بۆ پێشاتەکانی و لێکەوتەکانی ئەم حاڵەتە ئامادەکاری بکرێ بڵاوکردنەوەی زیاتری هێزەنەوەویەکان با بڵێن بنکەینەوەوی و ئەوانە دەستی پێکردووە. بەرحاڵ ئەوە پێتەڵێکەیتر ئەوروپا فینلەند ئەم تەواوی ئەم کەمپەی ڕۆژ ئاوا وەکو کەمپێکی سەربازی بە تەواوەتی سەربازی خەریکە خۆی پێناسە ئەکات. لەمەیانە سەرنجامەکەی چی ئەبێ ئەمەیان باسێکی ترە بار ئەوێ لەسەر ئەوەش دەرئەنجامەکەی چیە بێت، چونکە ئەوەی کە لە فینلەندا زۆر ئیدعای بۆ کرێ ئەمەیە کە ئاشتی زیاترەکە، ئەمەیە کە مەترسی لە جەنگ دوور ئەخاتەوە. هەڵبەت ئاماژە بۆ کراوە کە ئێستا سنووری ناتۆ لەگەڵ رووسیادا 3 ئەوەندەی جارانە لە هەروەکو خۆشتان ئاماژانتان پێداکە
سنووری نێوان فینلەند و رووسیا 1300 کیلۆمەتر بەمەش سنووری نێوان رووسیا و ناتۆ بووە 3 ئەوەندە لە چاو پێشودا. بەڵام ئەمە ئەکرێت نیشانەی هەڕەشەی زیاتر بێت یاخود نیشانەی ئارامی و ئاشتی و سەقامگیری و ئەوەی کە مەترسی دوورکەوتنەوە لە جەنگ زیاتر بکات. بە هەر حاڵ هەردوو تەفسیرەکە هەیە لەو بارەوە مەسەرەن تاو شوێنێک کە ئێمە ئاگادارین مەحافلی ڕاست کۆڕ و کۆمەڵی ڕاستی بۆرژوازی یان بۆرژوازی بەگشتی ئەم پایوەست بوونە بە ناتۆوە بەوە تەبریر دەکایان بەوە پاساوی بۆ ئەهێنێتەوە کە پەیوەستبوون بە ناتۆوە غیتائێک یان چوارچێوەیەکی دیاریکراو بۆ پاراستنی فینلەند ئەو وڵاتانە لە پەلاماری رووسیا یان لە هەڕەشەی رووسیا فراهەم دەکات. بەڵام بە بڕوای من ئەم فاکتە یان ئەم بۆچوونە واقعی نیە بە پێچەوانەوە ئەمە ئەگەری بەرکەوتنی جەنگەکە یان ئەگەری دروستبوونی جەنگ و بەرکەوتنی ڕاستەوخۆی نێوان هێزەکانی ناتۆ لەگەڵ هێزەکانی رووسیایە زۆر زیاترەکات بەمانایە فەزای میلیتاریزم، فەزای نائارامی، فەزای ڕوودانی حاڵەتی نەخوازرا و زۆر زیاتر دەکات و بڕوای من تەنانەت لەمەشە نوخبەی سیاسی ئەلێتی سیاسی بۆرژوازی ئەوروپی نیشانیدا کە بێدەسەڵاتە کە بە تەواوەتی لەژێر کۆنتترۆلی ئەمریکادایە و چارەنووسی خۆی بەسۆتەوە بە چارەنووسی ئەمریکاوە چونکە معلومە هەر بەرکەوتنێک بوون ئەگەر ساڵانی پێشویان تا پێش پەیوەستبوونی فینلەند بربەستێک لەباری جیۆسیاسیەوە لە بینی ناتۆ و هێزەکانی رووسیادا هەبوو ئێستا ئەم بربەستیان لا بردووە یعنی بەمانایەک ڕاستەوخۆ تەواوی کۆمەڵگای ئەوروپی لە بەردەم ئەگەری لە حاڵەتی ڕوودانی هەرتێکدادانە ئەگەری جەنگێکی زۆر گەورە وا دەکات کە چاوەڕوان بکرێت چونکە جەنگ کە ئەگەر بگاتە ئەم شێوە ئەگەر حاڵەتێکی لەو بابەتە ڕوو بدات جەنگ بە هیچ مانایەک تەقلیدی نامێنێتەوە جەنگی ناتۆیە جەنگی ڕاستەوخۆی ناتۆ دەبێت لەگەڵ رووسیا کە ئەمەش وا ئەکات کە شێوازە تەقلیدی ترەکانی ئێسک شکاندنی یەکتر کە ئێستا رووسیا و ناتۆ لە ئۆکرانیا پیادەی دەکەن ئیتر وەڵام دەرەوە نابێت بەمانایەک دەکێش چونکە ئەو کاتە هەر تەقەیەک هەر حاڵەتێکی حتا تەنانەت هەڵەش ممکنە بگاتە ئەوەی کە ئەم بەرکەوتنە سەربازیە ڕاستەوخۆیە ڕوو بدات و ئەوەی کە تا ئێستا دنیا شاهیدەتی ئێمە شاهیدین هەموو بەشەریە شاهیدەتی ئەوەیە کە ئەمانە حازرن دنیا تا لێواری مثلەن کارەساتێکی گەورەی نەوەوی برن ئەمە جەنگە و جەنگی ئەمانە خوێناویە جەنگێکی دڕندانەیە جەنگێکی بە معنای کەلیمە ترسناکە لەسەر ژیان لەسەر حتا خودی مانەوەی ژیان بە شێوە ئاساییەکەی هەموو ئێستا حاڵەتەکە بەم شێوەی لێ هاتووە نەکرد ئاسایش نییە بگرە ئێستا هەموو ئەوروپا خەریکە بگۆڕ بە دەرەجاتێک گۆڕاوە بە مەعسکەرێکی گەورە بەهێزی وەکو جەپەی پێشی پێشەوەی شەڕێکی گەورەی نێوان ئەمریکا و بە دەرەجە یەکەم ئەمریکا و ڕووسیای لێ هاتووە ئەمە ئەم حاڵەتەیە کە تایدا ژیان و چارەنووسی کۆمەلگای ئەوروپی بە تەواوەتی نادیارە بە تەواوەتی ناڕوونە لەسەر سەرنجامی ئەوە ئەبینین کە ڕاستی غەرب ڕاستی ڕۆژئاوا ڕاستی لەم دڵی سەنعەت و مەدەنیەت و ئەوەی دەوڵەتی ڕیفا و شانەی پیاوەن ئێستا ڕاست قسە ئەکات چەک قسە ئەکات میلیتاریزم قسە ئەکات ئابووری جەنگی قسە ئەکات ئەمانە نەتیجە و با بڵێن ئاکامی مانتەقی ئەو ڕاکێشانەی ئەم بەشە گرنگەی دنیاە بۆ ناو تەنانەت جەنگێکی لەوەی تا ئێستاش کاول کارتر و ماڵوێران کردن خۆتان بە ئاماژەتان بەوە داکە ئەکرێمە بەکوێ بگات بەڵام پێم خۆشە بڕێک زیاتر لەسەر
ئایندەی ئەمە قسە بکەین ئەویش بەوەی کە هەر چەند ساڵ بەر لە ئێستا بوو تەنانەت دۆناڵد ترامپی سەرۆکی ئەو کاتەی ئەمریکا ئەیوت ئەمریکای لە ناتۆ ئەکشێنینەوە واتە ینی بە شێوەیەک بڵم کە ناتۆ لە دۆخێکدا بوو کە تەنانەت ئەمریکا کە گەورەترین هێزی بوو بڕیار و تیایدا بکشێتەوە بەڵام چەند ساڵ دواتر ئەوە وڵاتانێکی وەکو فنلەند و سوید کە بە وڵاتانێکی ئارام و بە وڵاتانێکی بێلایەن لە هەر جۆرە هاوپەیمانەتێکی سەربازی و ئەمانە پەنای بۆ ئەبەن ئایندەی ئەم دوو بلۆکە بەرەو کوێ ئەکرێ بمانبات خەڵکی بەشەریەت ئەکرێ لە نێوان ئەم بینی بلۆکانەدا چی بکات کە ناتۆ بەم ئاراستەیە گەیشتەوە لە لایەکی ترەوە ڕووسیا بوونی هەیە ئەوەی پێویستە ئاماژەی پێ بکەین ئەو استراتیجە خەتەرناکەیە کە غەرب تا ئێستا پیادەی کردووە بە فراوانکردنەوەی ناتۆ وەکو هەمومان دەیزانین ناتۆ یەکەم جەنگەکانی بە وێرانکردنی یوگۆسلاڤیا دەست پێ کرد ئەم جەنگ و وێرانکاریە کشا هەتا لیبیا هەتا عێراق هەتا سووریا هەتا ئەفغانستان ینی ئەم جەنگ و وێرانکاریە کە ناتۆ لە سەروی هەمویانەوە ئەمریکا بەڕێکخست قەرار وابوو ئامانج لێی ئەوە بوو کە ئەو ڕەوتەی کە لە ئابووری سەرمایهداری ئەم سەردەمەیە دەستی پێ کردووە کە بریتی بوو لە هاتنەسەری سۆپەر پاوەری گەورەتر با بڵێن گەورە هێزی ئابووری گەورەتری وەکو سین ڕێگە لێ بگرێت چونکە بەنەتیجە هاتنەسەری ئابووریەکی ڕوو لە گەشە کە لە سینەوە دەکشێ دنیا داگیر دەکات بازاڕەکان داگیر دەکات ئەمە بەنەتیجە و لە سەرنجامی منطقی خۆیدا کاتە ئەوەی کە دنیا ئەم پرسیارە بکات بەشەکانی تری بۆرژوازی تەنانەت ئەو پرسیارە بکەن بۆچی دەبێت ئەم کەڵەگایی غەرب مەسەڵەن دەسەڵاتی دۆلار پترۆ دۆلار قبول بکەن ئەم میلیشیا ئەم میلیتاریزم و گۆپاڵ بەدەستیە و ئەو پۆلیسیە دەورە پۆلیسیە کە ئەوان بەسەر دنیاوە دەیەڵ بۆچی دەبێت قبوڵی بکەن هەروەکو بینیمان سەرنجام هەموو ئەو جەنگانێکە لە شەرقی ئەوروپا و دواتر لە شەرقی دنیا ئەوانە بەڕێیان خست سەرنجامەکەی نەیکردە ئەوەی کە بتوانێت ڕێگە لەو ئاڵ و گۆڕە بنەڕەتیانە بگرێتکە لە پێکهاتەی سەرمایهداری و کاپیتالیزمی ئەو سەردەمەیە دروست بووبوون و هاتبوونە پێشەوە سەرنجام بینیمان کە هەرچی دەبینین مەسەلەن ئەمریکا لە قەیرانێکی کوشندەی ئابووریدایە وەزعێکی داخلی و ناوخۆیی زۆر خراپی هەیە غەرب لە بەرامبەر پرسیاری زۆر چارەن و سازدایە بە سەرنجام ڕاکێشانی ناتۆ قەرار وابوو ئەم معادلەیە یان ئەم هەدوو مەرجیان ئەم ڕەوەندەکە لە ئابووری سەرمایهداری و لە سەرمایهداری هاوچەرخە دەستی پێکردووە ڕێگە لێ بگرێت و مەجال بەوە نەدا بەڵام ئەمە لە هەلو مەرجێکدا بوو کە هاوسەنگی هێزی ئابووری منطقی ئابووری دنیای سەرمایهداری ئەمڕۆ بە عەکسی ئەو منطقەوە دەڕۆیشتە پێشەوە کە غەرب ڕۆژئاوا و ئەمریکا ئیشی لەسەر دەکرد هەرچی بینیمان هەرچی زیاتر سین گەورەتر بوو ئابووریەکی گەورەتری بوو بە ئابووریەکی گەورەتری دنیا بینیمان کە ئیتر دنیای کۆن کە تیایدا مەسەرەن تەکنۆلۆژیا بە تایبەتی لە کۆنتڕۆڵی غەربدا بوو ئیتر ئەو کۆنتڕۆڵە بە تەواوەتی لە دەستی غەربدا نەما تەوزیع بوو سینیش بە هەمان دەرەجە مەسەرەن تەکنۆلۆژیای هەیە بە هەمان دەرەجە ئیمکاناتی اقتصادی هەیە هێزی کاری چەند ملیۆنی و چەند ملیاردی هەرزانی هەیە هەموو منطقانە وای کرد کە مەسەلەن بۆرژوازی ئەمریکا وەکو ئەمریکا وەکو ڕابەری با بڵین ئەم بلۆکی غەربە دنیا ڕابکێشێتەوە لانیکەم بەشێکی ئارامتری ئەم دنیاە کە دنیای غەربوویان پێوت کە ئارامترە ڕابکێشێتە ناو ڕیسکی جەنگێکی گەورەوە هەر ئەو شتیان کرد کە وەختی خۆی هێنری کێسنجەر ماوەیەک لەمەوبەر باسی کرد کە ئەگەر گەورەترین هەڵەیە کە غەرب بیکات ئەوەیە کە ناتۆ بەرەو شەرق یاواتە بەرەو رووسیا ڕابکێشە و فراوانی بکەنەوە
ئەو ڕووداوانەی کە مەسەلەن ڕوویدا لە کەرەم لە جەزیرەی کەرەم و دواتر ڕێکەوتنەکانی کە کردیان ڕێکەوتنی مینسک و ئەوانە بۆ فەتێکی کاتی دوای شەقیانتی هەڵدا ئەوانە کەوتنە ڕاهێنانی جێیشی ئۆکرانیا و سوپای ئۆکرانیا ئەوانە هەمووانە وای کرد ئەم دنیا ڕابکێشنە ناو ئەو تەڵا گەورەیان ئەو کارەساتە گەورەیە کە ئێستا هەر ڕۆژ دەبینن ڕاستیا زیاتر گەورەتر دەبێت بەڵام سەرنجام ئەوەی کە بینیمان ئەو هەڵگەڕانەوەیە با بڵێن ئەو تەمەڕوودە با بڵێن ئەو یاخیبوونەیە کە بەشەکانی تری دنیا مەسەلەن بۆژوازی لە بەشەکانی تری دنیا مەسەلەن بەرامبەر بە ئەمریکا پیادەیەکە سعودیەکان مەسەلەن حاضرن ئێستا تەنانەت ئەگەر بە شێوەیەکی جوزئیش بێت نەوت بە یوانی سینی بفرۆشن بۆ نمونە بەرازیل مەسەلەن ئەو ماوەیە دیسانەوە ڕایە خەریکەکە ئەم کارە ئەکات دواتە لیوانی سینی مەسەلەن دەکاتە مەسەلەن ئەو عوملەیەن ئەو پارەیەی کە بازرگانی و تێکەولێکە و مەسەلەن ئاڵوێری بازرگانی ئەوانی لە ڕێگا بکات هەموو ئەوانە پێمان ئەڵێن ئیتر دنیای غەرب لە بەرامبەر مەسیرێکی نادیار چارەنووسێکی نادیاردایە و بۆ ڕێگەکردنەوە بۆژوازی غەرب پێم وایە ئامادەیە هەر تاوانێک هەر جەنجێک دنیا بەرەو هەر ئایندەیەکی تاریک هەر جەنجێکی لەوەی ئێستا تا ئێستاش گەورەتر بەرێکە بە بڕۆی من پەیوەستبوونی فیللاند بەشێکە لەم هەلومەرجە و بەشێکە لەوەی کە ئەم بۆژوازیە ئەم کەمپە بۆژوازی ئەم کەمپە ئامادەیە تا ئاخیر هەموو ئەو ڕیسکانە بە ژیانی بەشەریەتەوە بکات کە ممکنە لە جەنگێکی گەورەیە چارەنووسی بەشەر بە کارەساتی زۆر لەوەی تا ئێستا ترسناکتر بگەێنە کە ڕەنگە ئەگەر ئەمە ڕوو بدات ئەگەر ئەم بۆژوازیە بەم شێوەیە لەسەر دڵڕەقی و بێمەسئولیەتی خۆی بەردەوام بێت مشاهدەکان پیشانی دەن کە بەردەوام بێ ئەگەر ئەمە ڕوو بدات جەنگی ئۆکرانیا هێشتاوەکو یاری مناڵانە دێتە بەر. ئیبراهیم حسین زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەوی پێشنگ تیڤیدا ئامادەمان. زۆر مەمنون زۆر سپاس و سپاسی ماندووبوونیەوە. زۆر سپاس. ئازیزان هەر لێرەدا دێینە کۆتای بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن.